ئەمڕۆ بە شێوازێکی ڕاستەوخۆ لەیەکێک لە پارکە هەرە جوانەکانی شاری سلێمانیم کە بێگومان پارکەکانی نێو شاری سلێمانی هەمویان سەرجەمیان جوان و ڕازا و دیزاینێکی جوانیان هەیە بەڵام من ئەمڕۆ لەیەکێک لەو پارکانم ئەویش باخی گشتی سلێمانیە کە ساڵانێکی زۆرە دروست کراوە و مێژوویکی دوور و درێژی هەیە کە ئەم پارکە لە ساڵی 1930 دروست کراوە کە تاوکو ئێستا 86 ساڵ ئەکات کە دروست کراوە بێگومان هەر کەسێک کە خەڵکی شاری سلێمانی بێت و خەڵکی جێگاکانی تری کوردستانیش بێت ئاشنایە بە مێژووی باخی گشتی سلێمانی کە هێندە پارکێکی جوانە ڕوبەرێکی فراوانی هەیە کە پڕە لە سەوزایی و کەشێکی ئارام دیمەنێکی جوان ئەبەخشێت بە باخەکە هەر بۆیە پێش ئەوەی کە باسی مێژووی باخی گشتی سلێمانی بکەم ئەمێ ئاماژە بۆ بکەم بە جێی سوپاسەوە سەرۆکاتی شارەوانی سلێمانی هەستا و بە نۆژەنکردنەوەی باخی گشتی سلێمانی کە ئەمڕۆ لە مەراسیمێکی تایبەت لە کاتژمێر 5 ئێوارە مەراسیمەکە دەست پێ دەکات کە سەرۆکاتی شارەوانی سلێمانی ماوەیەکی زۆرە سەرقاڵی نۆژەنکردنەوەی باخی گشتی سلێمانیە بۆیە سەرجەم ئەو دار و گوڵ و نەمامانەی کە لێرە مێژوویکی دوور و درێژیانەیە کە درەختەکان کە درەختی وایتیا 45 بۆ 65 هەتا 75 ساڵیش ئەبێت لێرە ماوەتەوە ئەمان دووبارە کاری دیزاین و ڕازانەوەی تەواوی درەخت و گوڵ و نەمامەکانی ئێران کردووە لە هەمان کاتە سەرجەم ئەو کەرستانی کە لێرەشە بە یاری منداڵان یاریگە وەرزشیەکان کاریان تێدا کردووە و سیاجی دەرەوەی تەواوی باخی گشتی سلێمانیش بە شێوازێکی زۆر باش کاری لەسەر کراوە بۆیە من دوجار قسەکان بۆ یەکێک لا میوانەکانم بەجێ ئێڵم کە ئەو ڕوونکردنەوەی زیاترەیە لەسەر پارکەکە ئەوەی کە ئەیبینن لەوێنەکانە ئەبینن دەنگی چۆلەکە و کۆمەڵێک لەو تیرانی کە لێرە لە ناو باخی گشتی سلێمانیە هەیە دەنگێکی هێندە خۆشی هەیە هەمان حەزەکەین بینە ناو پارکەکەوە کەشێکی ئارام وەرگرین و هەر کەسێکیش کە لە نێو بازار کە بازاری خۆیە کات حەز ئەکات بێتە ناو باخی گشتی سلێمانی هەم سەردانی ئەم باخە جوانە بکات کەشێکی ئارام وەرگێت لەگەڵ خۆی و تەواوی کاسبکارانە یاخود تەواوی هاوڕێیان و خێزانەکەیە خانەوادەکەیە لەبەر ئەوەی ئێرە لانکەی زۆربەی شاعیران و ئەدیبان بۆ کە لێرە زۆربەی دێڕە هۆنراوەکان شاعیران و ئەدیبان هاتوون لێرە چەندین هۆنراوی جوانیان نووسیوە بۆیە لێرەش چەندین پەیکەری شاعیر و ئەدیبان لێرە ئەبینێکە شاعیرە دیارەکان لێرە خامەکانیان وەکو چۆنەڵی بادەست و پەنجە خامەکانیان کە ئێستا هەمووان ئەزانین ئەو شاعیرانی شاری سلێمانی چەندە بەناوبانگ و چەندە دیار بوون بۆیە لێرە بە خۆشحاڵیەوە پەیکەرەکانیان دروست کراوە ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە ئەمێ ئاماژە بەوە بکەم پرۆژەی پەیکەرسازان کە لەلایەن کاکزایر سیقەوە کە بەڕێزان هەم پەیکەرسازن ئەم پرۆژەیەش لە بە هەمانگی لەگەڵ سەرۆکاتی شارەوانی سلێمانیە لە هەنگاوێکی دیکەیە کە لە دوای ئەوەی کە ئەم ڕاستیمە ئەمڕۆ لە کاتژمێر 5 کرایەوە لە هەنگاوێکی ترە پرۆژەی نۆژەنکردنەوەی پەیکەرەکانیش کاری لەسەرکرێت بەڵام 4 پەیکەری تازە هێنراوتە ناو باخی گشتیەوە کە ئەم 4 پەیکەرە لەلایەن 2 پەیکەرسازی بە ئەزمونەوە کە ساڵانێکی زۆرە ئەزمموی کاری هوەری و پەیکەرسازیان هەیە کاریان کردووە لەو 4 پەیکەرە دوجاریش ئەچمە لای میوانەکەم و ئەمێ ئاماژەش بۆ بکەم کە لە ساڵی 1930 باخی گشتی سلێمانی دروست کراوە لەو کاتەیە متەسەرفی و کاتە مەجید یاقوودی کە خەڵکی کەرکوب بووە لە هەمان کاتە بە هەمان شێوە سەرۆکی شارەوانی ئەو کاتەش کاری لەسەر کردووە لەسەر دیزاینی باخەکە و یاخود کارێکی زۆر باش کراوە لە ڕووپۆشی دیزاینی باخەکە بە خۆشحاڵیەوە ئەمێ ئاماژە بە چەند خاڵێکی گرنگ بم کە باخی گشتی سلێمانی دیزاین و با بڵێن بیرۆکێکی زۆر جوانەکە لەلایەن خەمخۆرانی ئەم شارەوە کاری لەسەر کراوە یەکێک لەو باخەوانانی کە سەردەمانێکی زۆر لێپرساوی ئەم باخە بووە مامە ڕەحمان بووە کە ماوەیەکی زۆر لەم باخەیە کاری کردووە و چەندین یاخود سەرجەم کارەکانی نێو باخی گشتی سلێمانی لەلایەن بەڕێزیانەوە کاری لەسەر کراوە ڕۆحی شاد بێت
لەبەر ئەوەی هەمووان ئەیناسین ئەو باخەوانە کە چەندە خەمخۆر بووە بۆ کارکردن لە باخی گشتی سلێمانیەوە بە خۆشحاڵیەوە ئێستاژ لە ناو باخی گشتی سلێمانیە پەیکەرەکەی لێرە دانراوە کە لە ساڵی 2010 پەردە لەسەر پەیکەری ئەو کەسایەتیە لادراوە و دوجار با بڵێن خەڵاتی ڕێزلێنانیش بەخشراوە بە خانەوادەکەی ئەو کەسە بەڕێزە کە خەمخۆرێکی هەم ژینگە بۆ دۆستی ژینگەش بووە دوجاریش ناو بەناو ئاماژە بۆکەن کە پەیکەرەکە تا چەندە سەرۆکاتی شارەوانی سلێمانی کاری لەسەرم پەیکەرە کردووە یەکێکی تر لەو خاڵە گرنگانە ئەوەیە باخی گشتی سلێمانی ئەگەر میوانەکانم زۆر دەرفەتە بن 2 دقەی تریش ڕوونکردنەوە بم لەسەر بابەتەکە باخی گشتی سلێمانی ڕۆژانی شەمە دەرگای واڵا بووە بۆ سەرجەم ئەو کەسانی کە سەردانی نێو باخی گشتیان کردووە هاتوون کەشێکی ئارامیان تاوەرگرتووە و ئەو عەرەبانانی کە لە ناو باخی گشتیا هەبووە خەڵک هاتووە بۆ نونە کڕیارێک بووە سەردانی نێو باخی گشتی کردووە لەو عەرەبانانە شتی کڕێوە لە هەمان کاتە ڕۆژانی چوارشەمەش تەرخان کراوە بۆ خێزانە بەڕێزەکان کە هاتوون گەشتێکی خۆیان تیا کردووە یاخود سەرجەم بۆ نەو ئاهەنگەکان لە ناو پارکی باخی گشتی یاخود لە ناو باخی گشتیە زۆر بە جوانی بۆنەوە ئاهەنگەکان ساز کراوە کە ئەمەش بۆ تەواوی خێزانەکان و خانەوادەکان یاخود بۆ تەواوی گەشتیاران هێندە کاتێکی خۆش بە یاخود دڵ و دەرونیان ئارام بۆتەوە بۆیە ئەیانەوێت دووبارە ئەو کەسانی کە دۆستی ژینگەن یاخود بۆ نمونە هەماهەنگ بوون لەگەڵ ئەوەی کە باخی گشتی دووبارە بچێتەوە ئەو دۆخەی جاران کە پارکێک بوو بەمانەی کەلیمە خەڵکی سلێمانی زۆر لەگەڵ ئەوەیە بوون کە نۆژان بکرێتەوە لەبەر ئەوەی سەردانیکەرێکی زۆری تیابوو بۆیە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە 2 میوانی خۆشەویست لەگەڵمانایە قسە و باسی زیاترەکەین لەسەر نۆژانکردنەوەی باخەکە و کۆمەڵە گیادەوەری جوانیش لە زاری خۆیانەوە قسەی لێ یەکەین ئەچمە لای زۆر بەڕێز میوانەکەم لە یەکەم بەشی پرۆگرام کاک بەهرۆز سالار بەڕێزیان بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی کاک بەهرۆز سڵاو لەبێت تۆم کاتە دوات سڵاو لە بەڕێزتان زۆر سپاس بۆ بەڕێزت بمبەخشە کەمێک لە کاتم گرتن بەڵام ڕوونکردنەوەیکی کورتمیان لەسەر باخی گشتی سلێمانیەمە جێگەی ئەوەیە کە باسی بکەین سەرەتا دەستخۆشیتان لە یەکەم کە ئەمڕۆ لە مەراسیمێکی تایبەت لە کاتژمێر 5 باخی گشتی سلێمانی بەڕووی میوانان و هاوڵاتیان و کاسبکاران و گەشتیارانی خۆشەویستە ئاکرێتەوە پێم خۆشەوە لەوە دەست پێ بکەین چۆن بیرتان کردەوە دووبارە نۆژانکردنەوە لەم پارکە جوانەیە بکەن بابەتەم ڕۆشتنی شەوە بڕۆین و قسەش ئەم پارکە جوانە لێکێکە لە پارکە دێرین و مێژوویەکانی شاری سلێمانی کە لە شوێنێکی زۆر استراتیژی شاری سلێمانی شایە لە جادەی سالمە بۆیە توانم بڵێم وەکو ڕەمزێکی شاری سلێمانی وایە لێرەیە بۆیە بەدەستخۆشیەوە بۆ سەرۆکی شارەوانی سلێمانی خاتو لەیلا و ئەنجومەنی شارەوانی بەڕێز کە بیریان لەوە کردەوە ئەم باخە پێویستی بە نوێژنکردنەوەیەک هەیە بۆیە لە ماوەی هەژمانی ڕابردوودا کە خەریکی نوێژنکردنەوەکان بووین بە چەند قۆناغێک بە سەرپەرشتی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی و بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی ئەویش کە خۆی بینیەوە لە چاکردنەوەی بڵین دروستکردنەوەی سیاجی باخی گشتی گۆڕینی یاریی مناڵانەکانی باخی گشتی و ستام کۆنکرێت و مەمشاکانی هەمووی گۆدراوە کورسی هەمووی تازە دانیشتنی بۆ هێناوە سەلەی خۆڵ سێتی یاریکردن و بۆ یاخکردنەوەی زۆربەی شوێنەکان چاکردنەوەی ئینارەکانی باخی گشتی وەزایدەن وەکو بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی لە ماوەی 2 مانگی ڕابردووە ئێمە بە بەردەوامی بە بڵین بە کارمەندێکی زۆر کە ڕۆژانە زۆربەی ڕۆژەکان 70 بۆ 100 باخەوان مهندیز لێرە کاریان کردووە بۆ نوێژنکردنەوەی سەوزایەکەی جێگەی دەستخۆشیە من کە حتممە و باخی گشتی سلێمانی ڕۆژانە بە حکمی کارەکانمان یاخود هەمومان بە شەقامی سالماتی ئەپەڕین بەڵام ڕەنگە سەردەمانێکی زۆریش بێ هەندێک کەس سەردانی نێو باخی گشتیان نەکردێ من یەکێکم لەوانە کە ئەمڕۆ هاتم سەردانی باخی گشتیم کرد هەستم کرد بەرگێکی نوێ کراوەوە بە بەری باخی گشتی سلێمانیە جا بۆیە بە ئومێدم یاخود تەواوی بینەران و ئامادە بووان حەز ئەکەن لەو مەراسیمە تایبەتەیە ئامادە بن کە هەر خۆت کە سەردانی دەرگای چوونەژووری باخی گشتی سلێمانیەکەی دڵ و دەروونە دێکسەر ئارام ببێتەوە کە بۆ شێوازە دیزاین و ڕازاوە بووە جاچ ئەوەی کە بۆ نمونە گەشتیارێک کە لە دەرەوەی وڵاتە و سەردانەکە بەتاکید باخی گشتی لەبەرەوەی تەمەنێکی زۆری هەیە نەمامەکانی تایەتی 75 ساڵ تەمەنێتی بۆیە ئەم دارە گەورانە ئەم چڕی سەوزایە بۆتەوەی کە بۆ تاوەی کە باڵندەیەکی زۆر کە جوێیەکی زۆر تەبیعی و
گونجاوی هەیە بۆ ئێرە و لەگەڵەوە شایمە ئەم کارانەی کە کراوە لە باخی گشتیا بەردەوامە و ئێستا کارەکانمان هەر لە کۆتاییایە لە پاکردنەوەی باخی گشتیایە بۆیە پێشتریش وەکو ئاماژەم پێەیە ئەمە بە چەند قۆناغێکرا بە دەستخۆشیەوە بۆ ئەو بەڕێزانە کە یەکێک لە قۆناغی یەکەمە کۆمپانیای توانای ژیان بوو و لە قۆناغی دووەمە سەرمایه‌داری نیشتیمانی بەڕێز مەریوانی حاجی جەمال کە هاوکار بوو بۆ نوێژنکردنەوەی باخی گشتی و لە ئینارە و ڕووناکردنەوەکانی بەدەستخۆشیەوە بۆ بەڕێز پارێزگاری سلێمانی و بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای سلێمانی و سەرجەمە و لایەنانەی کە هاوکارمان بوون تەبعاً هەمووی بەسەر پەرشتی ڕاستەوخۆی بەڕێز خاتو لەیلا و پاشان ئێمەش وەکو بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی لە ماوەی دوو مانگی ڕابردووە زیاد لە 20,000 دەوەن و گوڵ و پەرژین و هەم گوڵی دائیمی و وەرزیمان بۆ ئێرە هێناوە و لەگەڵی شاژی خۆیەتی کە دەستخۆشی لە بەڕێزان گروپی هونەری دڵخواز و بەڕێزان پرۆژەی پەیکە سازان کە هاوکار بوون بە چەند پەیکەرێ بە چەند شتێکی جوان لە ناو باخی گشتیە و من بەڕاستی لێرەوە داواکاریەکەم لە هاوڵاتیانی خۆشەویستمان هەیە کە سەردانی باخی گشتیەکەن ئێمە ئەم باخە جوانەیە بە هەوڵی ئەو بەڕێزانی کە باسمان کردووە ئێستا بەرگێکی نوێی کراوەتەوە بەبەرە داواکارین لیان کە هاوکارمان بن بۆ پاراستنی بۆی کە زیانی پێنەبەخشن چونکە لە کۆتاییە بۆ ئەو هاوڵاتی خۆشەویستیانەیە کە دێنە ئەم پارکە و ئیسراحەتێکی تیاکەن تۆزێک ئارامە بنەوەتیایە بۆی ئەمەش من ئەتوانم ناوێشێک لەو هەنگاوانەی کە بۆ لەو قۆناغانە و لەو هەنگاوانەیە کە بۆ ئاشکردنەوەی شاری سلێمانی کە پێشتریش لە ناو سەرچنارەوە دەست پێکراوە و ئێستاژ ئەمە بۆ باخی گشتی و دڵنیاییشەوە هەنگاوەکانی کەمان لە ئێستا لە قۆناغی سەرەتایی پارکی ئازادیین بە هەمان شێوە کە نوێژەنی دەکەینەوە لەگەڵ چەند بلوار و چەند شوێنێک لە شاری سلێمانیە کام هەنگاوانەمان بەردەوامە بێ بۆ شارە خۆشەویستەکەمان. کاک باڕۆس قسەکانمان یاخود بابەتەکە قسە زۆر هەڵەگرێ باست لە گوڵ و نەمام و درەختەکانی نێو باخی گشتی سلێمانی کرد پێم خۆشە چینە لای بەشێک لەو گوڵ و نەمام و درەختانی کە لێرن ئەگەر بەڕێزت بفەرموویتە ئێرە سپاس دەکەم ئەمێ ئاماژە بۆ بکەم پێشتریش لە دەستپێکا باسم لەوە کردوتم ئەو دار و درەخت و نەماوانی کە لێرن تەمەنیان بۆ 45 بۆ 65 هەیەە ئاماژەت بۆ کرد پێش دەستپێکی پرۆگرام وتت درەختمان هەیە 75 ساڵیش تەمەنیەتی و ئەو گوڵ و نەمامانە یاخود ئەو درەختانی کە هەیە درختی قزوان و سنەوبەر و تو ئەمانە زۆرم پێم خۆشە باز لەوە بکەین چۆن ئێوە کارتان کردووە لە سەرجەم ئەو گوڵ و نەمام و درەختانەشە و ئەتوانی ئاماژەشیان پێ بکەیت لە تەنیا. بەڵێ ئێمە لە باخی گشتیە چەند جۆرێک دار هەیە کە تەمەنیان بڵین زۆرە یەکێک لەوانە بۆ نمونە ئێستا ئەمە داری قەزوانە لیگسترۆمە شەکە لەو دارانەی کە گەشەی هێواشە بەڵام بەو تەمەنەوە کە ئایبینی ئەتوانین ئێستاوە لە سەر و 35 بۆ 40 ساڵ تەمەنی ئەو دارەیە کە لە باخی گشتیا ماوەتەوە یەکێک لەو دارانەی کە ئەو دارە گەورانەیە کە پێ ئەوترێ داری سوورە چنار کە داری سوورە چنارمان هەیە لە ناو باخی گشتیا تەمەنی 75 ساڵە داری تومان هەیە بە ئەمان شێوە کە تەمەنی 70 ساڵە بۆیە ئەوەی ئەو پرژین و ستایلی باخی گشتیش ئێمە کارمان لەسەرەوە کردووە کە دیزایانی پارکی ئازادی عفو باخی گشتی بەو شێوە کەلتوری خۆی بمێنێتەوە یعنی بەز لە ڕووی سەوزایەکەەوە چاکسازیمان تیا کردووە هەم لە پەرژینەکانیان لە گوڵەکانیان لە دەوەنەکانیان بەڵام ئێمە نەمانویستووە ینی دەستکاریەکی گۆڕانکاریە لە توراسی لە دیزایانی باخی گشتیا بکەین چونکە بەڕاستی ئەم دیزاینە کە ساڵی 1930 کرا و دیزایینێکی بەریتانیە و چەندەها ساڵە لە مێژە ینی حسابکەین نزیکی 85-86 ساڵە کە بەردەوام ئەم باخە خزمەت کراوە بەم شێوەیە بەم دیزاینە کۆنە قەدیمە بۆیە ئێمە نەمانێشتووە کە ئەو دیزاینە بگۆڕین هەر لەسەر و دیزاینی خۆی نوێژەنمان کردوێتەوە و لە ڕووی گوڵەکانیشەوە زۆر گوڵمان هەیە گوڵی دایمیمان هەیە گوڵەباخ چەندێک لە گوڵەباخەکانیش لێرە هەمووی گوڵی تازن کە ئێستا هێناومانن بۆی لە گوڵەباخمان هەیە بە چەند ڕەنگی جیاواز گوڵەباخی قەزەمان هەیە بە چەند ڕنگ چەنەها جۆری بۆ نمونە گوڵی دائیمیمان هەیە هێناومانە وەکو گوڵی کۆریۆپسسمان هەیە گوڵە گەزانیامان هەیە و گوڵی مەوسمیمان هەیە هێناومانە وەکو گوڵە جۆریمان هەیە و لەگەڵەوەشە هەنێک دۆری نەباتی خشۆکمان هێناوە وەکو هایدرایە وەکو ڤینکایە و سیانەیەکمان لە پەرژینەکانە کردووە بە پەرژینی هەمیشە سەوز لە جۆری لیگسترۆم قەزوان هەمووی تەکمیلە کراوە و لە ڕووی ئەوەی کە بیهاتۆن و حاشەی بە چیمەنەکان و ئەوانەمان بە بەردەوامی کردووە و کارێکی زۆر باشتان کردووە لە ڕووی سیستەمی بۆ نمونە ئاودێری یاخود
بۆ باخ و گوڵەکان ئێوە چۆن واتان کردووە کە هەم گوڵەکان و شکنەکە دار و درختەکان و شکنەکە لەولایەنەشەوە کارتان کردووە کاک بەڕۆز؟ بڵێ سیستەمی ئاودێری بۆ هەموو زۆنەکان هاتووە هەر شوێنێک پێشتر کە سیستەمی ئاودێری بۆ نەچوو بێت لەم نوێژنکردنەوە بۆمان هێناوە و لە ڕووی چیمە نوشتەکەشەوە هەمووی چاکسازیکی تیاکراوە وەکو ئاماژەمان پێیا چەند هونەرمەندێکی خۆشەویستیش وە چەند کارمەندێکی خۆشمان کە دەستڕەنگژینن چەند ڕەنگێکی جوان چەند ڕسمیشان لە ناو دارەکانە لە هەنێک شوێنی ناو باخی شیا کردووە و ئەمەژی تر ئەیسابەتەوەی کە سیمایەکی جوانیاوەتەوە باخی گشتی وابیریشمان نەچێت نافورەکانیش چەند فوارەیەکمان هەیە کە ئەوانیش بە هەمان شێوە کاری لەسەر کراوە نوێژن کراوەتەوە یعنی توانم بڵێم بە شێوەیەکی گشتی سەرجەم کارەکان بە سیاجەوە بە سەوزاییەوە بە ئاودێریەوە بە نافورەوە بە سەوزاییەوە بە کورسی و کاری شارستانیەوە هەمووی نوێژنکردنەوەی بکراوە. خۆش بێت کارەکان هێندە زۆرن هێندە جوانن جێگەی ئەوەیە کە هەمووان بتوانین لە کاتژمێر 5 ئێوارە لە مەراسیمە تایبەتەکەی کردنەوەی پارکە جوانەکەی شاری سلێمانی شاری شاران شاری ئەدەب و ڕۆشنبیری ئەویش باخی گشتی سلێمانی هەمووان بتوانین لەو مەراسیمەیە بەشدار بین لەبەر ئەوەی یەکەم دەستپێکی کردنەوەی مەراسیمەکە لەلایەن سەرۆکاتی شارەوانی سلێمانی و بە ئامادەبوونی چەندین کەسایەتی و هونەرمەندان و دۆستان و خەڵکانی خەمخۆری ئەم شارە لێرە ئامادە بن بتوانن باخی گشتی کە ئەو ڕۆژوانی پێبەخشراوەتەوە وەکو سەردەمانی ڕابردوو وەکو سەردەمانی جاران کە هاوڵاتیان بە شاری خۆیان یاخود پارکەکان بە پارکی خۆیان ئەزانی بگەڕینەوە بە ئەو سەردەمەی جاران کە هەمووان با بڵین خانەوادەکانمان باسی لێواکەن کە سەردەمانی جاران چۆن باخی گشتی خەڵکان سەردانیان کردووە. کاک بەڕۆز بێمە دیوێکی تری ئەم پرۆژەیە یەکێک لەو لایەنە جوانانی تریش سیاجی دەرەوەی باخی گشتی سلێمانیەکە لە سەردەمانی ڕابردووە سیاجەکەی تەختە بووە کە بە شێوازێکی زۆر جوان دیزاین کراوە دوجار بووە بە ئاسن کە ئەوش بە شێوازێکی زۆر باش و بە تۆکمەیی ماوەتەوە. ئەو سیاجە ئێستا چۆن کارتان تیا کردووە هەر بە ئاسنە بەڵام بە شێواز و ڕووکەشێکی تر کارتان کردووە؟ بڵێ بە دیزاینێکی جیاوازتر ئێستا بە شێوەی خشتێکە خشتێکی تەبیعی لەگەڵ ئاسنا بەڵام هەمووی گۆڕدراوە هەر لە ئەساسەوە و سیستەمی ڕووناکردنەوەشی بۆ دانراوە لەسەر سیاجەکە بەڵێ بە کاملی سیاجەکە لە سێلاوە گۆڕانکاری تیاکراوە بەڵام ڕووکاری پێشەوەی باخی گشتی سیاجەکەیمان دەستکاری نەکرد لەبەرەوەی کراوە بێ بە ڕووی شەقامی سالمە. ئێستا نزیک بووینەتەوە لە پێکەری ئەو کەساتی کە ئاماژەم پێکرد باخەوانەکەی باخی گشتی سلێمانی کە ساڵانێکی زۆر خزمەتی کردو لێ پرساوی پارکەکەش بووە ئەوێش مامە ڕەحبان بووە سا پێکەرەکەی ڕاستە نۆژان نەکراتەوە بەڵام لە هەنگاوێکی دیکەوەکو ئاماژەم پێکرد کاک زایر ستیق بە خۆشحاڵیەوە لەگەڵ چەندین کەسانی پێکەرساز و هونەرمەندان کار لەسەر ئەو پێکەرانەژەکەن دەستخۆشیان لێەکەین بابینە مێژۆکەی باخی گشتی سلێمانی پێم خۆشە کەمێکیش دانیشین گفتوگۆ بکەین کاک بەڕۆز سپاس بۆ بەڕێزت پێما بێ کەشێکی زۆر خۆشە یادەوەری چی تێ لەگەڵ باخی گشتی سلێمانی؟ من باخی گشتی سلێمانی هەمیشە کە هێم بۆ ئێستا بۆ کار و بۆ بەرنامەدانانی ئەم نوێژنکردنەوەی ڕۆژانە کە سەردانەکەین بەڵام من شتێکم بیرەکەوێتەوە کە تەلەبەی شەشی ئەعدادیە بووم زۆربەی ڕۆژەکان من هاتم لە باخی گشتیە سعیم کردووە ئەوە یەکێکە لەوانەی کە هەمیشە شوێنەکانی خۆم لەو زۆنەی ناسیتەوە ناسمەوە زۆربەی گادەچم لە سەیرەکەم وەکە ئەو شوێنە بووە کە خۆم بەردەوام لە مەرحەلەی متەوەسڵە و ئەعدادیا لێوە سعیم کردووە. سەرسان بووی بە شعری کام شاعیرانە کە ئەبینین باخی گشتی سلێمانی وەکو چۆنەڵی لانکی زۆربەی شاعیران و ئەدیبان و هەڵقوڵاوی زۆرێک لە بەرهەمی شاعیران بۆ کە ئێستا بە خۆشحاڵی و پەیکەرەکانیان لێرە دانراوە سەرسان بووی بە کامیان؟ وڵی طبعاً شاری سلێمانی لانکەی شاعیرانە بە سەردەمیان بەڵام لەوانەیە بەڵام زیاتر بە نالی سەرسان بووم و ئێستاش بە دەستخۆشیەوە کە پەیکەرەکان هەم هەنێکیان ئەوەی کە پێویست بوو بێ سیانەشمان کردوێتەوە نوێژنکردنەوەی بۆ کراوە پاکراوەتەوە و چەند پێکەرێکی گەشتی تیادانراوە. کاری پاکردنەوەی بۆ کراوە بەڵام لە هەنگاوێکی دیکەیە کاری نۆژەنکردنەوەی سەرجەم پێکەرەکانیش بە شێوازێکی زۆر باش وکو ئاماژەم پێکرد با بڵێن کاک زاهیر و ئەوان لەگەڵ ستافی پێکەرسازان کاری تیا. بەڵێ بە دڵنیاییەوە تاوان پێویستەکە بە بەردەوامی تۆ سیانە بکرێت بە دەستخۆشیەوە بۆ کاک زاهیر و ئەو گروپەش کە بەردەوام هەماهەنگ بوون لەگەڵمانە و بەردەوامن و
لەسەر خەت بووین ئەم ماوەی کە لە نوێژنکردنەوەکە شابوو چی پێویست بوو بێ هاوکارمان بوون بەدەستخۆشیەوە. ئەوەی کە جگەی خۆشحاڵیە لە سەردەمانی ڕابردووە محمود ئەفەندیش یەکێک بۆ لەو کەسانی کە سەرپەرشتیاری سەرۆکاتی شارەوانی ئێرە بووە ئەگەر هەڵە نەبم و مەجید یاقوتیش کە خەڵکی کەرکووک بووە محمود ئەفەندیش کە خەڵکی سلێمانی بووە سەرۆکاتی شارەوانی ئێرەی کردووە ئەمە تا چەندە وەکو ڕەمزێک وەکو یەکێک لەو کەسایەتیانی کە خزمەتێکی بەرچاویان کردو بە باخی گشتی سلێمانی ناوەکانیان هەر بە زیندوی ئەمێنێتەوە. بە دڵنیاییەوە ئەو کەسانش و ئەو کەسانش کە لە ئێستادا هاوکارمان بوون من دایماڵم لە لاپەڕە گرنگەکانی مێژووی شاری سلێمانیان ناوێنەمێنێتەوە کە ئێستا ژەم پارکەوە نوێژن کراوەتەوە لەو سەردەمەشەوە لە ساڵی 37ەکانە کە ئێرە شوێنێک بووە کارێزی کانێسکان کە ئاوی زۆر بووە لێرە بۆیە بیرکراوەتەوە لێرەیە ئەم پارکە جوانە دروست بکرێ و مامۆ ڕەحمانی یەکێکە کە پەیکەرەکەی لە دوامانەوەیە ئەوە یەکێک بووە لە ساوازم هەڵۆنە بن لە 2010 بوو کە بەڵێ پەیکەرەکەمان لەوێدانا و مەراسیمێکمان بۆ کرد لە هەتا کۆتایی ساڵەکانی هەفتا خزمەتیان باقی کردووە بەداخەوە لەو کاتەیە کۆچی دوایی کردووە مامۆ ڕەحمانی یەکێک بووە لەو باخەوانانەی کە ئەتوانم بڵێم مێژوویەکی بۆ باخی گشتی بەجێهێشتووە کە زۆر دڵسۆز بووە لەبەر دڵسۆزی بە ڕێزی تەبعاً لە شاری مووسڵ دانیشتووە و بخۆی بە ئەسڵ خەڵکی ئێران بووە بەڵام لەبەرەوەی لەوێ خەریکی چەند باخێک بووە ئەو کاتە پارێزگاری و کاتە چوە لەوێ بینیوێتی و هێناوێتی بۆ شاری سلێمانی بۆیە لێرە ئەو مێژووی بۆ خۆی تۆمار کردووە لە باخی گشتیە و بە دڵنیاییشەوە ئێستا ئەو بەڕێزانەی کە لێرە هاوکار بوون بۆ نوێژنکردنەوەی باخی گشتی کە ناومان هێنان هەر لە خاتوو لەیلا سەرۆکی شارەوانی سلێمانیەوە هەتا سەرجەم سەرمایەدارەکان و کۆمپانیاکان و ئەو کارمەدانە و ئەو کەسانی کە لێرە هاوکار بوون بۆ نوێژنکردنەوەی ئەوانیش مێژوێکیان لە ناو پەڕەیەکیان لە ناو مێژووە دێری نێوکانی جوانەکانی شاری سلێمانیا بەجێهێشتووە کە لە ساڵانی داهاتووە هەمیشە باسەکرێن بۆیە من ئەم جارش ئێڵێمەوە داواکاریم لە هاوڵاتیانی خۆشەویستمان ئەوەیە کە هاوکارمان بوون بۆ پاراستنی ئەم باخە جوانە چونکە بڕوا بکەن لە دوو مانگی ڕابردووە کاربەندەکان باخەوانە دڵسۆزەکانی بەڕێوەبەرایەتی باخچەکانمان بە چاودێرەکان بە تایبەتی بە ستافی ناو باخی گشتی خۆیانەوە و سەرجەم هۆ بە کشت و کاڵەکانی سنووری بەڕێوەبەرایەتی باخچەکانمان بە سەرپەرشتی بڵێن چاودێر و مندیسەکان و بەردەوام کە خۆشم لەگەڵیان نابووم بکو بەڕێوەبەری باخچەکان زۆربەی ڕۆژ تا ئێوارە ئێمە لێرە بووین ڕۆژانە 70 بۆ 100 کرێکار لێرە کاری کردووە لە ماوەی دوو مانگی ڕابردووە بۆیە ئەم کارێکی ئێستا ئەبینرێ بە ئاسان دروست نەبووە بە ئاسان نوێژن نەکراوەتەوە بە ئاسان سەوز نەبووتەوە کارێکی زۆر باشی تیاکراوە زۆر قورس بووە یعنی کاتێکی زۆری ویستووە بۆیە داواکارین لە هاوڵاتیانی خۆشەویست کە سەردانی ئێراکەن هاوکارمان بن بۆ پاراستنی چونکە لە کۆتاییە ئەتوانین بڵێم هەمومان سوود لەم پارکە جوانە وەرەگرین ئارامێکی بە مێشکمانەدا ئەتوانین سوود لە ژینگەکەی ببینین سود لەو جۆ طبیعیە ببینین کە لێرە بەڕاستی ئەوەی ژۆ دەتەی و توور و هەوایەکی تایبەتە زۆر تایبەتە لەبەرەوەی تەمەنی باخەکە زۆرە تەمەنی دارەکان زۆرن بۆیە ئەو باڵندانش ئەو تەیرانش ئەوانەی چیناوەنەی هەمووی ئەگەڕن بۆ داری گەورە بۆ جوێیشی واتەبێعی بۆیە زۆربەی لە باخی گشتیا کۆ بنەوە کەسێکیش بێ لێرە ئارامێکی زۆرە بینێ داواکارم دیسان هاوکارمان بن بۆ پاراستنی بۆی بتوانین ئەمەی کە ئێستا دروست کراوە و کە هەیە زیاتر بکەین بیپارێزین و لەمە جوانتری بکەین نەکتێکی بدەین. کاک بەڕۆس بەشەکانی نێو باخی گشتی ئەفم کە بفەرموویتە بەشێکی دیکەی باخەکە بەشەکان هێندە جوان نۆژان کراوەتەوە و پێمان خۆشە سەردانی سەرجەم بەشەکانی تری پارکەکەش بکەین ببینە ئەم بەشەی تری باخی گشتی سلێمانی کە لێرەش ئەبینین سەرجەم ئەو شوێنی زبڵدان و خۆڵ و خاشەکەکان یاخود ئەبینین شوێنی دانیشتن کە ئەم کورسیانش کە لێرێ بە شازێکی زۆر زۆر جوان کاری لەسەر کراوە کاک بەهرۆز. بەڵێ کورسیەکان وەکو ئاماژەم پێدا سەلەی خۆڵ و سێتی ڕاضە دوو سێتی ڕاضەی تازەی یادانراوە و سێتی یاری مناڵان کورسیەکان هەتا ژمارەیەکی زۆر زۆرمانداناوە و هەمووشیمان لە ئەمبەر و ئەوبەری ئەمبەر و ئەوبەری پارکەکە ڕێڕەوەکان داناوە بۆی بەیانیان ئەگەر هەتاو هەرچەنە زۆر کەم هەتاویش لێرێ ئەگەر هەتاو بۆ ئیتیجا هەبێت لەو بەردانیشن پشت بکەن ئەگەر لەم بەر بێ بۆی لە هەردوو بەرەکەەوە حسابیوانشمان کردووە کورسیەکانمان داناوە و ئەوەی پێویست بێ لەم باخەیە بۆ ئێستا کردومانە و بەردەوامی شەبین لە پاراستنی و ئیشەڵا کاری جوانتریش لەکوێ پێویست بێت ئێمە ئامادەین وەکو بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی سەر بە سەرۆکاتی شارەوانی سلێمانی
بە هاوکاری خەمخۆرانی ژینگە دڵسۆزانی شار چکە بەڕاستی سنووری بەڕێوەبەرایەتی سنووری مادی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی دیاریکراوە لەوانەیە ئەمە ئەگەر ئەو بەڕێزانە نەبووە نەماتوانیایە ئێمە ئەم نوێژەنکردنەوەی لە باخی گشتیا بکەین بۆیە سپاسی ئەو کەساناکین کە دەستمانەگرن کە هاوکارمانن کە لە مێژە هەبووە و ئێساش بەردەوامن بۆ نوێژنکردنەوەی بلوارەکانمان بۆ نوێژنکردنەوەی باخچەکانمان بۆ نوێژنکردنەوەی پارکەکانمان شۆستەکانمان بۆ دابینکردنی نەمام بۆیە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی بەردەوام ڕامانگەیانوە هەڵمەتەکانمان گەورە کردووە من لەم مودەی کە دەست بەکار بووم لە بەڕێوەبەرایەتی باخچەکان 6 مانگێکە بێ بە بەردەوامی هەڵمەتەکانمان سڕ کردوێتەوە کە بتوانین سەوزایەکی جوانتر بدەینەوە شارەکەمان. زۆر سپاس ئەگەر لەگەڵمانە بن هاوکارانم یارمەتیم بم پێم خۆشە بە کورتی لێدوانی یەکێک لەو پێکەرسازانە وەرگرم کە لێرە بە خۆشحاڵیەوە کاری کردو لە دروستکردن و نەخشاندنی دوو پەیکەرە ئەوش زۆر بەڕێز کاگا عەلی عەزیز کا بەڕێزان پەیکەرساز سڵاو لێبێت و بەیانیت باش خۆشحاڵم کاگالی پێمان بڵێ کارت کردووە لە دروستکردنی دوو پەیکەرە ئەو پەیکەرانە بۆچی دروست کرد لە ناو باخی گشتی سلێمانی و ئامانجەکەت لێی چی بوو؟ خۆی ئێمە وەکو پرۆژە کە هەستین بەس وەکو تەنفیزکردن ئیشەکەمانە کرد لەوێ کە کامەران تەوان هەستا بە ئیشکردن گروپی دڵخواست کە ئەم ئیشەی ئامادە کرد بۆ ئێمە ئیشتیا بکەین ئامانج لە پەیکەرەکانیش ئەوە بوو کە چوار پەیکەرەکەیشان بڵێن حەدیسە و سیانیشان ئیشێکی ئەکادیمین زیاتر هەندێکیشان تەعبیرین یەکێ لەوانە حەمەجیانە یەکێ لەوانە پەیکەرێکی خۆمە کە بڵێن هەروەکو ئەفکار بیرۆکەی خۆم بووە و دانێکیشان هەروەکو تەعبیر لە دەموچاوێک و ئافرەتێک کە تەعبیرەکە لە ژیان و لە خاک و ئەمانە دەستەکانە خۆش بێت بێگومان ئێمە نەچوینە لای پەیکەرەکانەوە لەبەرەوەی لە کاتژمێر 5 لە مەراسیمێکی تایبەتە پەردە لەسەر پەیکەرەکان لا ئەدرێت زۆر بە کورتی پێم بڵێ پەیامی تۆ چییە بۆ ئەوەی کە باخی گشتی سلێمانی دووبارە نۆژەن کراوەتەوە بەڕووی ئێوەی بەڕێزا وەکو پەیکەرسازان وەکو هونەرمەندان و کەسانی خەمخۆری شار ئێمە وەڵا گرنگیەوەیەک مهمەوەی ئەو شتانێک ئێمە ئەو پەیکەرانە کە دایانین لەوێ بتوانن کە هاوکاریمان بکەن لە تێگان و لە شکاندن و دوجاریش ئەگەر هەر شتێک کە ئێمە دایانین هەر پەیکەرێک ئێمە داینین بتوانین کە ئاگاداری بن. دەستەکانە خۆش بێت سپاس بۆ وتەکانت بە خێراتی زۆر سپاس وەکو ئەم میوانەشم ئاماژەی پێکرد چوار پەیکەر لە نێو باخی گشتی سلێمانیە ئەمڕۆ لە مەراسیمێکی تایبەتە پەردە لەسەر پەیکەرەکان لا ئەدرێت دەستیان خۆش بێت دەستی ماندووبوونیان ئەگوشین کە با بڵێن بە خۆبەخشی کارەکەیان کردو و هەم بە هەمانگی سندیکای پەیکەرسازان و یاخود کاکزایر ستیقیش هاوکارێکی گرنگ بوو بە خۆشحاڵیەوە گروپی هونەری دڵخوازیش هاوکارێکی گرنگیان بوون لە ئەوەی کە ئەم پەیکەرانە دروستکەن و جارێکی تر بەرگێکی نوێیان بەبەردا بکەنەوە دووارە پێتان ڕاگەێنین کە باخی گشتی سلێمانی دەرگای واڵایە بەڵام بە جۆرێک بێت کە بتوانین ژینگەکەی خۆمان زیاتر بپارێزین زیاتر پارکەکانمان خۆش بوێت کە کاتێک سەردانیانەکەین بە پاک و خاوێنیش ڕای بگرین لەبەر ئەوەی ئەمانە سمبولی یاخود یەکێکە لە شوێنە دیارەکان و مۆرکی شاری سلێمانی پێوە دیارە